بەڵێ عزیزانم سڵاوتان لێبێ خۆشحاڵم جارێکی تر لە پاسی هەڵبژاردن پێتان ئەگەینەوە. ئەمڕۆ ئەم کۆمەڵە گەنجە جوانە لەگەڵ من پێشکەشکاری بەرنامەی پاسی هەڵبژاردن ئەبن دوو کاندیدمان هێناوە بە پرسیارەکانیان بەرنامەکە جوانتر و ڕێکوپێکترەکەن ئەگەرەوە حازرن کاندیدەکان چاوەڕێمانەکەن با بچین سواری پاسەکە بین. فەرمون پێشکەون. بەڵێ بینەرانی عەزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم دیسانەوە جارێکی تر لە ڕۆژێکی دیکەی بانگەشەی هەڵبژاردن لەسەر پاسی هەڵبژاردن هاتینەوە خزمەتی ئێوەی بینەر وەکو ڕۆژانی ڕابردوو ئەمڕۆژ لە دهۆکی جوان و ڕەنگین دوو کاندیدمان لەگەڵ کۆمەڵێک میوانی گەنجی دهۆک کە ئەوان زۆر هاوکاری منە بن بە پرسیارەکانیان چونکە خۆیان لێرن ئاگاداری معانات و کێشەکانن زیاتر لە ئێمە کە توینەتە دۆک بۆ چەند ڕۆژێک و بەرنمەکانمان تەواوەکەینەوە گەڕینەوە. ئەمڕۆ دوو کاندیدمان لەگەڵا لە دەستە ڕاستی من دانیشتون هەرێک لا بەڕێزان کاک ڕەنجبەر جەمیل شێخۆ بامەڕنی کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان زۆر بەخێر بێن واروەها خاتوو ڕۆبینە ئۆیملک عەزیز کاندیدی هاوپەیمانی یەکێتی نەتەوەی کلدانی سریانی ئاشووری ئێوەش بەخێر بن سەرسەرم سەرچاوم خاتون دیارە بەر لەوەی بچینە لای پرسیارەکانمان ئێمە پرۆفایلی هەردووکتانمان حازر کردووە تقریبا نیمچە سیڤیەکی ئێوەیە بۆی بینەر لە ڕێگەی و ئێوە باشتر بناسێت با بچینە لای پرۆفایلی هەردووکانی دەکەن. فەرموو. ڕینجبەر جەمیل شێخۆ لە ساڵی 1970 لە بامەڕێ لەدایک بووە. لە ساڵی 1970 بە بڕیاری ڕژێمی بەعس لە گوندەکان ڕاگوێزراون. لە ئەنفالی 1970 ئاواری وڵاتی تورکیا دەبن و لە ئۆردوگا دەست بە خوێندنی سەرەتایی دەکات. لە ساڵی 2014 بووە بە ئەندامی یەکێتی قوتابیانی کوردستان. خاوەنی بڕوانامەی بەکالۆریۆسە لە یاسا لە زانکۆی دهۆک. لە ساڵی 2006 بووە بە ئەندامی سەندیکای پارێزەرانی کوردستان و یەکێتی مافپەروەرانی کوردستان. لە ساڵی 2007 بووە بە ڕاوێژکاری یاسایی لە ناو ڕێزەکانی هێزی پێشمەرگەی کوردستان لەشکری تایبەت. لە ساڵی 2013 ماستەری لە یاسای دەستوری وەرگرتووە. بڕوانامەی ڕاهێنەرایەتی نێودەوڵەتی لە سنتەری ئازادی میدیایی عراقی وەرگرتووە. مامۆستایە لە زانکۆی دهۆک و وانە بێژە لە زانکۆی پۆلەتەکنیکی دهۆک. ڕوبینە ئۆیملک عەزیز ساڵی 1986 لە شاری ئاکرێ لەدایک بووە. خاوەنی دیبلۆمی تەکنیکی لە کارژێڕی کار و بەکالۆریۆسە لە یاسا. چالاکە لە بواری مافی ئافرەتان و نەتەوە هاوبەشەکانی کوردستان. ئەندامە لە چەندین ڕێکخرا و سندیکا لەسەر ئاستی هەرێمی کوردستان. بەشداری لە چەندین خولی مەشق و ڕاهێناندا کردووە. دەرچووی پەیمانگای پێگەیاندنی ئافرەتی سەرکردەیە. چەندین کۆڕ و سیمیناری ئەنجام داوە لەسەر پرسەکانی تایبەت بە ژنان و مافی پێکاتەکان. ئەزیزانم ئەوەی بینیتان پرۆفایلی هەردوو کاندید کاک ڕەنجبەر و خاتوو ڕۆبینا بوو کە لە ڕێگەیەوە دڵنیام ئێوە باشتر ئەوانتان ناسیوە بەڵام لە ڕێگەی پرسیارەکانی ئێمە و ئەو میوانە ئەزیزانەوە زۆر باشتریش ئەیان ناسن. با بچینە لای کاک ڕەنجبەر. کاک ڕەنجبەرەوە کاندیدی پارتی دیموکراتی کوردستان پێم خۆشە سەرەتا بە کورتەیەک لەسەر خۆت تۆ بکەیت بۆ ئەتەوێ بچیتە پەرلەمانی کوردستان. بناوی خودی مازن دلوان از ڕەنجبەر جەمیل شێخۆش دایکبووە ساڵ 1983 مل بۆ مەرنێ خێزانەکە هەژار و کوردپەروەر و ئەنفاڵکریمە خواندنە خۆ سەرەتایی من لە ئوردیگای مێردینێ لەژێر خیڤەتان دەست پێ کردیە نوکە ئەسما مستەمە لە زانکۆی دهۆکێ کۆلیژە یاسا و زانست ڕامیۆری ماستەر مەپیۆسا دستوری هەیە خۆدان دوو پەرتۆکێت چاپکریمە چەندین ڤەکولنیە زانستی من گوڤار و کنفرانسی نێودەوڵەتیدا بەڵاو کردینە تەجروبەکە باشە قانونی من هەیە چ مەجال ڕەوشکاری دابێتن چ مەجال تەدریسا زانستی دابێتن زانکۆیە کاندیدی خواندنە دکتۆرای مە و نوکەژی کاندیدم سەر لیستە پارتی دموکراتی کوردستان
هەستت نەکرد لە زانکۆ باشترە توانی خزمەت بکەی؟ خزمەت هەر جهەیەکی هەبێتن ئینسان خزمەتی بکەتن باشە، یعنی زانکۆش جێ خزمەتەیە، پێشمەرگاتی خزمەتە، پەرلەمان خزمەتە، بەس بقەناعەتە من وەکی هەستکردن بەرپرسایەتی قۆناغانەهادا باشترین سەخلەتە لە دەف ئینسانی هەبێتن. ئەس وەک گەنجێک وەک مامۆستایەکی زانکۆیە من فەرزانی پشتیهاتی me ئەرکدارکردن قبلی حزب خوبە ئەف 12 ساڵت خزمەتت مەجالی قانونێدا بخمەت خزمەتە گەلێ کوردستانێدا و بخمەت خزمەتە پرۆسیسە سیاسی و هەریما کوردستاندا کۆ پەرلەمان وەکی دەسەڵاتێکە سیاسی پتر دەسەڵاتێکە دامەزرایی بتن پتر یا سیستەماتیکی بتن ئەش بووەیەکی کە هەستکردن بەرپرسایەتی بەرامبەر خیناوان شەهیدا بەرامبەر ڕەنجاوان پێشمەرگا بەرامبەر تەحمل خەڵکی کوردستانی بگشتی بەرامبەر ئەوان گەنجێت ئەفریقا چاوێوان هەندێک گەنجە کۆ بچنێت نەفۆڵە پەرلەمانیدا و ببنە دەنگە گەنجە لەسەر ئەوی بنیاتی ماوەخۆ کاندید کردی. زۆر باشە ئەوانەی کە ئاماژت پێدان یەک قسەی لەسەرەکەین تۆزێکی تر خات و ڕۆبینە چیەکەی لەسەرم پاسە بۆ ئەتەوێ بچیتە پەرلەمان؟ بەڵێ ڕۆبینە و یەملک عەزیز خۆشت بناسیێنی بەرپرسیاری پەرلەمانە کوردستانە لەسەر لیستە هاوپەیمانی یەکەتینەتەوە 368 ژمارە من سێ من بودوێت بچمە پەرلەمانە ئەم وەکو مەسیحی یا فەرە منوێنەرێکی هەبیتن پەرلەمانێ بەڕاستی چون ڕاستە بەبێ جیازی ئەندامت پەرلەمانێت هەموو تێخ و هەموو پارتێنت بەبێ جیازی کارتکەن پەرلەمانەدا بەس ئەوە باشە کو ئەم وەکو مەسیحی مەش نوێنەری خۆ هەبیتن ئەم ێبانین دوێ وڵاتێدا ئەمیش حەسکەین شەراتەکە ڕستەقینەمە هەبیتن کوردستانێ چونکە ئەمیش ئەسڵ و ئەساس و هەر لەمێژ و حەتەنوکە ئەم لێرە ژیانە بەبێ جیازی. باشە لە ئێستاە چەند کاندیدانەیە لە ناو پەرلەمانی کوردستان ینی ئەفو چەند پەرلەمانتارتانەیە؟ 5 پەرلەمانێتمایەت هەین لە کوردستان. ئەو ژمارە هەستەکەن کافی بێ بۆ ئەوەی تەمسیل و نوێنەرایەتیەوە بکە؟ تەکید ئێکلوان خالدمەت کل بەرنامە مەدەیەت هەین ئەوە کو ڕێژە کۆتا مەسیحی زێدە بێت لە پەرلەمانی کوردستانی بەڕاستی ڕاستە حتى حدێکی باشە بەس جهەیە تەموحد نییە. باشە سەبارەت بە ئەدایی ئەوانەی پێش ئێوە لە پەرلەمان بوون هەستەکەن بە باشی نوێنەرایەتی مەسیحی و پێکاتەکانیان کردو بە تایبەت کلدانی و سریانی واشووری؟ بەڵێ تەکید حتى حدێکی وانشیانە کاری خۆ درستایی بکەن بەس لێ مخابن ئەvە تقریبا 2 ساڵە پەرلەمانیانی کارە نەبوو نەشان شو لێ خۆ درستەهی بڕێبە بن و خزمەتە گەلێ مە بکەتن بەبێ جیازی. یعنی تۆ بچیت بۆ کاری پەرلەمانتاری چی ئیزافە ئەەکەی؟ یعنی شتێک بێت جودا بێ لەوانەی پێش خۆت؟ ئەکیید ئەزی دەبە بە درێژە پێدەرێکێوان کۆڕاستی ئەوان کاری نەشیانە مەثەڵەن گەل و گازندێت خەڵکیمە ڕاستی جێبەجێ بکەن چونکی ئەمە کۆڵەتەکە لێرە هەر جهەکێ هەر مانتەقەکە هەر گوندەکێ گەل و گازندێت خۆیت هەین گازندێت خەڵکی مەژی زۆرن ئەزیش توێ باوەرە دەما ئەگەر بتمانە خەڵکی من دەستینە وان گەل و گازندە دێ تەڕحکەم پەرلەمانێ و دێ کارکەم بۆ یەکێ کوان دڵخۆش بکەم و دڵنیاتکەم بەبێ جیازیت دێ کارکەم ئۆل و ئاینێت نەتەوەی بێگوژیانە. زۆر باشە سوپاس خات و ڕۆبینە بێگومان دێنەوە لاتان مامۆستا ڕێنجبەریانی باسی زانکۆت کرد خۆت لە ناو زانکۆی و ئاگاداری کە معاناتی زانکۆ و مەشاکلەکانی چین ئەوەی زۆر ینی بچیتە پەرلەمان ئەگەر ببی بە پەرلەمانتار متمانەی دەنگدەرانت بەدەستبێنیت چین ئەو شتانەی کە ئەتەوێت سەبارەت بە زانکۆ بیان گۆڕیت؟ والله طبعا اف بسیاره دو بابت بخوت گریته و بابت گشوانا و ما اگر تو بهید وزارت و خواندن بالا دا جورا فوضى کا تعلیمات هي اگر تو بهید تحكي هر روش تعلیمات که و آریشه هر مازن قطابیت خواندن بلند یت ماموستای زانکوی یت موظفه و حتی کدومای اوی گشوان آریشه که خلق یت ناف زانکوی در جدا اوی معانات ببینید آریشه دی او حتی نو که بابت زانکوی انکو بجین اف مواد تینا خواندن لزانکوی اکلا نبوینه گلک قطابیت هم کردی و خواندی نکتین زانکوی دا عربیه یا تین زانکوی دا انگلیزیه حتی نو که سیستم که وصانین زانکوی کتابی سیستم که موحد بیتن عمل سر بچین افی مشکلی قطابیه هی آرشش همه مصر او چیلیه که یکی به انگلیزی یکی به عربی کامل یکی به کردی چی بیت؟ طبعا اوی دونشی
بيجي يان خرب بيت انجليزي يان خرب بيت عربي يان خرب بيت كردي زمان ما يا خطابيت ماب كردي خاندي بيد فيا اهتمام وجرينجي قلب كردي بهد دراندن هند زان كليج دي تان يعني بنمونه كليج تندرستيه يان كليج زانستيه يان هند كليج تايبت مندن ابا طبيعي بانجليزي بخينن باشتره بس الفيدر كده بيد فيا سنتر زمان انجليزي زور بهنا فاكرين يعني قال لك جرى ديبيني كسك اول زانكوي ويدر تشتن القسم كرديه يتتا بيجيري كيرن كو بيد فيا شهاده كود نيف دولتي زمان انجليزي بي كوليج كان زمان كان بقورد او كوليجاني زياتر زانستين انجليزي تاع بخير اواني حسب سروشتي او ماده تدريس كرن نوف زانكوي دا بيد فيا بارابي زماني بتدان يعني انه كزمان انجليزي زمانه كي جهانيه قومان تدانينا بس كزمان انجليزي كسب بتاقي كرني فيرنا بدا زماني بيد فيا سنتري زماني انجليزي او سنتري زماناني لنا زانكو كان وزارتي خويني بالا يعني بالبشتي كرنوي كدو كافينين كمان نت كافينا وش استراتيجية وصانينا بوفير كرني يعني أجر تنها به جان قران كريكي تشيبون في دماغي بس لنا الأصل طموحه عندنا كل كسك في زمان إنجليزي بدأ يكدو بدفيا هماهنگیه که بیت نافبرا وزارت و خواندن بالا وزارت و پرورده دا يعني إنه كقطابي وقتش پرورده تدا زانکوی هیچ پیزانین اکثر زانکوی نینا يعني توش صدمه کد بیتن أبا بدفيا لینک که بیتن ترابط که بیت نافبرا وزارت پرورده وزارت و خواندن بالا بس اف آرشش خریم مصدر من فيو بحسب كان فيدر كي اوريشو در تويت زانكويه وقتی كسك ده تيدل زانكويه دو ما مستقبل برانبر قطابيه كي اغفي و اموشغاريت كي ودرسي بود بيجي يكسر بسيارك خل سريدتن بسيارت كتن اخر دي تخرج بين تعيينات نينا يعني اخر دي تخرج بين كار نينا يعني اف جوزنده اوانش يعني هلي كار و دامزراندنا مانش برسي گرنگن كامرو يما مناقشه يكين بلام تو ئاگاداری ئەو لیژنەیەکەیە لە پەرلەمانی کوردستان گرنگیە داد بە کاروباری پەروەردە و خوێندنی باڵا و ینی پرسە زانستیەکان تۆ ئاگاداری کارەکانیانی لە ئەدایان ڕازیت لجنة هاي خواندنا بالا و پرورده گلک محاوله کردن بس در انجام بونه مناس نمونه که بوجانا بتبینم آریشه که کاندیدات خواندنا بالا هبو یا زمان انگلیسی سرتاقی کردن توفل یعنی آیلسته گلک حاول و بزاف هبونش لای اولش ندست نشان کردی ولی در انجام دو ماهی لأصل طموح کاندیدا نبو يعني پارلمان في قناغات شويدا أصل خوي مراقبة كرني درس نرابويا يعني قالك جرا عندهم برلمانية شوي وكي دا خاص وكي جازنده كرنش وزيري وكذي يعني البرلمان فعلا نبويا جهة مراقبة يعني هستكي زانكو يعني سيستمي پرورده خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان هێندە مشکلەیەتیایە کە یەکەم شت تۆ بچیتە پەرلەمان داواکەی لە لیژنەیەکی پەروەردە خوێندنی باڵا دابنرێت بۆەوەی بەدواداچوون بکەی بۆ کێشەکان زۆر بەکورتی هەر لژنەکە بدانن الديف تخصصي ما بدن گۆرای تایبەتمەندی من دەبێتن کە ئازانم دێت قازانجا گەلێک کوردستانی دەبێتن دێتدا کارکەم لژنە بژن خواندنا باڵا و پەروەردەجی ئەکش ئەوان لژنایە لژنەی وەسایی بتن هەر لژنەیەک بتن هەر جهەکی مرۆڤ لێ بتن گۆرای تایبەتمەندی خۆ ئەسیا ئامادەمە خزمەتە گەل و وڵاتی خۆ بکەن سپاس کاک ڕەنجبەر خاتو ڕۆبینە هەنی ئێوە باشتر ئاگادارن مەسیحیەکان کاتێک لە شوێنەکانی خۆیان هەڵەکەندرێن ئاوارە ئەبن کە لە کوردستان ئاوارە نین خاوەن ماڵن ینی لە مووسڵ و شوێنەکانی دیکەی عێراق لە دەشتینەینەوە دێنە دهۆک دێنە ئەم دەڤەرە زیاتر لە کەمپەکان جێگەیان نەکرێتەوە تۆ وەکو خۆت وەکو یەکێک لە کاندیدا کان کە ئەتەوێت دەنگ و ڕەنگی مەسیحیەکان بیت ئاگات لە معاناتیانە داواکاریەکانیان چییە بچیتە پەرلەمان چیان بۆکی ڕاستە وان ساڵێت چوی داخل دو ساڵە ڕێجێکە زۆر خەلکیمەی مەسیحی دەوروبەرێت دەشتێنینەوە قەستە کوردستانی کردە و کوردستان پێشوازیەکی گەرم لە هاتیەکردن چونکە ئەم کوردستان وەکو میێوان خو نابینین ئەم حسێ بکەین وڵاتیمەیە هەرچەندە نەبەست بوو مەسیحیە و هەموو ئول و ئاینەتی ئەس وەکو مەسیحەیەکی ئەس ئاگدارم ئێش و ئازاری دوان بێکار بووێ ئێکێکم کو دەنگیوان بگەهینمە پەرلەمانێ و بەرنامەیەکی تایبەت من هەبیتن ڕێگر لوان بێتەگرتن کو قەستە دەربەش نەکەن چونکی زۆر خەلکیمە چتە دەربە ینی بەر ئەف ئاریشتنوکەی چێبووینە دەوروبەرێت دمیسە باشە ینی تۆ ئاگداری داواکاریەکانیان چییە؟ بەێ ئەکیت ئاگدارم حەسکن بچنە جێت خۆ زڕنە منتەقێت خۆ و ئەمنیەتەوان بهێتە پاراستن نوکێنەشیم زڤرن چونکی هیچ مەجاڵی ڕێنشتنی و دانیشتنی نەمایە نەوەکو خانی نەوەکو کە هەرب نەوەکو ئەمنیەت ئەزیش وەکو کاندیداک ئەگەر متمانم دەستی خۆینە دیکاربوویەکێکم کو گەنجێدمە خەلکێمە قەستە دەربە نەکەن بلە بزانن ئەڤە وڵاتێوانە
باشە زۆر جار گوێمان لە مەسیحەکان بێت بە تایبەت ئەوانەی بڵین لە ناوچەکانی عێراق لە شارەکانی عێراق نیشتەجێن ینی ئەڵێن دۆخی مەسیحەکان لە شارەکانی عێراق هەروەکو دۆخی مەسیحەکانە لە کوردستان لە هەولێر و لە سلێمانی و لە دووهۆک وایە تأكيد وانية أجر دوخ مسيحي العراقي وكردستاني وكو إيك بيتن بوشي مسيحي دماء العراقي قصد باج الكردستاني كان العراقي مسيحي دماء بريد ما يتزيدي تهنا برين تهنا ترهيب كرن مجالنا داني هربين دبي هروكوان كاربكن وهماية دوان بينا دس إنان عن هماية دوان دياركن زۆر سپاس خاتون دیارە ئەو کاران و فیشەرێکیان ئامادە کردووە راپۆرتێکیان ئامادە کردووە لەسەر پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان ئەچینە لای ئەو فیچەرە و دواتر قسە لەسەر پێکەوە ژیانەکەین فەرمونەوە. گوندی هەمزیکێ لە سنووری دەڤەری ئامێدی یەکێکە لەو دەیان گوندەی کە سەدان ساڵە مەسیحی و موسڵمانەکان بە ئاشتی تێیدا دەژین و لە خۆشی و ناخۆشیدا هاودەم و هاوڕازی یەکتر بوونە. دێر و مزگەوتەکان لە تێکیەکدا بوونەتە ناوەندی قوڵکردنەوەی برایەتی و لە ناویاندا ئاینی خۆشەویستی و ڕێزگرتن لە بیر و باوەڕی یەکتر بڵاو دەکەنەوە. اسم مختار قندي همزيكي هيثم اسحاق قضاء عميدية ناحية سرسنكي أبا كم صالة دلفيري خوش يعني تعاملت أسو مسلمانة قندي تمزيكي باشا بابي بيريمين يعني وقت بيشمرقة وجماعة قندي هرد إيكا يعني تقريبا باشن يعني أسو جماعة قندي مسلمانة قالك خزمة باشن يعني شو مشكلة نينا ئەگەر لە شوێنانی تر خەڵک یەک جێژنی هەبێت ئەوە خەڵکی ئەم گوندە خاوەندوو جەژن و مەسیحی و موسڵمانان هەمیشە بەشدارن لە شایی و سروتی یەکتردا ئەوە جگە لەوەی لە شۆڕش و بەرخودانیشدا شان بە شانی یەکتر بەشداری ئەیلولی مەزنیان کردووە. بیرۆمانەوە کۆچان جاب گوندا دۆنۆیە ئەم جیل بوو جیلی ڕۆبین ئەمل گەلێدۆ حتى بگو به ئەمە مەسیحیە گەلێدۆ خوشی نەخوشی ئەمل گەلێدۆ تۆزیۆ بیت دەواتۆ بیت هەر شکلێکی بیتن عالەمێت عيدك ما دو عيدن حميد دنيا چونكو ام دو ابدي بيشوتي الجليدو ام جليد بيخوشين يوديش ابي قندي جليد تصحيح دوي شهيد دوي و مرشوطن وديتي هم بسلميت هوتين ابا بيقو بما تن شهيدك تن بي قندي دو اب شورش تكون نوك بساملات ما دوتين اخوري باطلنقو بيوم او حكمة دو او جدا بابون ام داخلي دو بوين حتى ام رابين هم بيبا چونه تركو خوشي وناخوشي قالك وانا قالك خزمته مدى وماجي يعني ما ضرر نينا الحمد لله راستي حياته ما قالك وخوشه هميش تمام كي بس ينا خوشي ما خر فيرا سراكي اوغا ومسيحيات شنو فيرا ما زراعتها بو بري وقتي الحمد لله وكي بيجن ام بيك فاجيانا ما قالكو خوشة بسلمان ومسيحي وكو برايني هافاليني يعني بيك فاجيانا ما قالكو كفنج بابو بابيرو راستي يعني كنا خوشيتنا بينما دانينا بەڵێ ئەزیزانم دووبارە سلااوان لێبێت ئەوەی بینیتان فیچەرێک بوو لە سەر پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان و زۆر لەسەرەوە وترێ کە تەواوی پێکاتەکان لە هەرێمی کوردستان بەبێ کێشە پێکەوە ئەژین پێکەوە کار بۆ سەرخستن و پێشخستنی هەرێمی کوردستانەکەن خات ڕۆبینەگەر بێمەوە لای تۆ بە کورتی ڕێی خۆتم پێ بڵێ لەسەر پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان چەند ئازادن ئایا ئێوە وەکو هاوڵاتی پلە دوو مامەڵەتان لەگەڵاکرێ لە بەرەوەی مەسیحین لە هەرێمی کوردستان یاخود نەخێر مافەکانتان یەکسانە لەگەڵ تەواوی پێکاتەکانی دیکە بە موسڵمان و بە ئێزدی و بە مەسیحی و بە ئەوانی تریشە ئەس وەکو مەسیحێک وەکو بربژێرێک تأكيد ئەس یەکسان و هەندێک جارە زۆرتر جید بینم چونکی بە ئازادانە تحم لە هەڵبژارتنێدا ئەم ببینین هەموو وێنێت هەموو کاندیدێت پارتێن سیاسیت ئاینی بەبێ جیاوازی تێنەدانان ماڤێژی ئازادیە ئەگەر وە نەبا مرۆڤ نەتشە ئەسنوکەژیت هەر هەندێکدا جید بینم زۆر خەلکی هەی مەسیحی نییە بەس بێژی دڕۆبی نازی دەنگی خودەمەتە ئەvê ڕاستیژی cihê serbilindiye bûme wekû mirovê mesîhî an wekû pêkhatê mesîhî ev pêkvejiyanê her diyar bûye
المێژوو حتە نوکە ڕاستە یعنی بۆ نمونە لە جیاوازی- شارەکانی دیکەی عێراق مەسیحەکان تێرۆر دەکرێن بەڵام لە هەرێمی کوردستان پێشوازی گەرم لە پێشوازیتان لە یەکرێ و دەنگیشتان پێدەن و مەسیحیش نینەوانی دەنگتان پێدەن هەندێکیان ڕاستی زۆر دڵخۆشم ئەڤڕۆکە و مرەشە هەمیش نەبەس ینی متمانە خەڵکی بەس دەنگێت مەسیحیاس باورم بچمە بەرە بۆ پەرلەمانێ هیچ کێشەیەکیشتان ئێستیفزاز ناکرێن لە بانگەشە لە ڕێگرتن زۆر باشە باش بۆ سەرنجبەر وەکو ئەخیر پرسیار لەسەرەوە چکە لە ناو سلکی خوێندنی باڵا ئەمە یعنی دایمە ئێمە لێمانە پرسێت ئەم پرسیارە بکەین و مەبەستیانە کە بزانێەوە چیان بۆەکەن بۆ نمونە خوێندکاران و قوتابیانی زانکۆ تەنها شتێک کە بۆیان ئەکرا ماگانە بە تایبەتەوانی دەرەوەی شار 50-60 هزاریان پێدەدرایەسە ئەوەش بڕاوە ڕاست وا بزانم مانگی 50-60 هزار بۆ خوێندکارێک بۆ قوتابیەک بارگرانی دروست ناکات لەسەر حکوومەتی هەرێم تۆ بچیت کار بۆ ئەوواکەی کە مخصصاتێکی تایبەتیانە بێ بێشێکی چونکە ئەژی قوتابی بووم لە زانکۆیە و ئەژیشمان قوتابیت بووم دەربەی زانکۆیە بووم گەلک جارە ئەو 5,000 یان 7,000 زمانێمە پارێدی بوو زۆر نییە بەڵام تا ڕادەیەک تاڕادای گەلک کەم و کوڕیت مرۆڤی پێ چارەت بن هەگەر چاوە بیتن قوتابیت زانکۆیەدا گەلک جارێ پێدوێت شتێکی بەسیتە پێدوی لە باسێکیە پێدوی ئێستینساخەکەی پێدوی شتێکیە هەمیشیانت خۆ لە سەروی چەندێک کارکەین و ئەف بچن مخصصاتیش قوتابیە هاتینە برین جارێکاتی بوو vەگەرنە بە هەرچەندە ئەوە گرێدایە قەیران و ئابووریڤە لێ ئەگەر هات و بارودۆخی ئابووری هەرێمە کوردستانی هاتە دروستکردن و بەرەف قۆناغت باشتر بەچ و بێشک ئەم دە سەروی چەندە ڕاستین و بەرگریش قوتابیت خۆکەین بەرگریش هەمی خەڵکی خۆکەین باشە مام سەرنجبەر یعنی بەنسبەت ئەوەی تۆ کردوتە بە شیعار و دروشمی خۆت لە مەڵبژاردنن چیت کردووە بە دروشمی خۆت من دروشمێکی تایبەت نینە هەڵبژارتنێدا ئەس ئێکشمان کاندیدامە من سەروێ فکری شول کردی کە کاندیدێکی ڕازگو بم گەل خەڵکی هیچ سوز و پەیمانێکی نەدەم عشقیش من ماستر بیتن خەڵکێک بڵاوزانیت پارتی دیموکراتی کوردستان بەرنامەجێکی هەی هەممی کاندیدێت بێدی پابند بم ئەوی بەرنامەجی هەندێک هزر و بچوونیت سەرێمە دەهەن کە ئەمشێن بکەینە پێشنیار ئەتە نافۆڵە پەرلەمانیدا سەروێ چەندێک کار بکەین ئەف مەسئلە بێکاریە یا سەری من دەهای پرۆژەیەکی باشە کە بکەمە پێشنیارێک سبب ببیتە یاسا پێگیری و کارتێ تایبەت بکەینش بۆ وەیەکی دەرچوێ زانکۆی و قوتابی و گەنجا بکار بخین هەروەسا ئەگەر بابەت بێدە سەر پێشمەرگێت قەهرەمان پرۆژەیەکی نویسی هەیبەرین و کەمەکی نویسین سەرکار کردە ئینشاءالله نافۆڵە پەرلەمانیدا ئەمشێن بکەینە پێشنیار و چەند ڕازڤەکردنەوە سەر ئەوان یاسا بکەن ئەف یاسایەت گرێدای پێشمەرگەی و بوونمونە یاسا ڕژە و خانە نشینە پێشمەرگەیە یاسا ڕێزلێنانە پێشمەرگەیە یاسا وەزارەتە پێشمەرگەیە ئەوە چەند کەموکرتیەکی تێداهین مەشمێژە کار سەرکردی ونها پرۆژە دەستێمەدا حاضرە ئەگەرم بوونە جێ بۆواری خەڵکی دیوی پرۆژەی پێشنیارکەین وەکی یاسایەک دەربچیتن کە ڕازڤەکردنەوەنا بکەدم دە پێشمەرگە قازانجێ ژێ ببێن سوپاس ڕۆبی ناخانیانی بەنسبەت ئەو باسی شعار و دروشمی خۆیانی کردووەکو پارتی دیموکراتی کوردستان ئێوە بۆچی شەراکەتی حەقیقیتان کردووە بە شعاری خۆتان تا ئێستا شەراکەت نەبووە بەنسبەت ئێوەوە حتى حدك هبو بس ورأينا بويا كما كري شركات رستقينا بو خلكما ديار ببيتن كو أمي الشريك درستقينا دوي ولاتنا بو همو بريارين سياسي يد كمالاتي يد مصيري يد خوشي ويد نخوشي قالما يعني ديار ببيتن كو أميش ليرر بينارنين امش اگر هاتو ام ببینن وینرت پرلمان کردستانه بس بینر نبین آن بس بو خلکی خوب تنشول نکن هم شریک بین بو همو اولو آینو و تویجت ناف کردستانه ده زۆر باشە ئێستش بۆی بەس خۆمان هەرسێکمان قسە نەکەین ئەچینە لای ئەو هاوڕێیانە بۆ ئەوەی ئەوانیش بە بەشداریکردنیان بەرنامەکە دەوڵەمەندتر بکەن بەشدارێکی ڕاستەقینە بن بەس بینەر نەبن وەکو خاتون فەرمووی ڕۆبی ناخان فەرموو ناوی خۆت پرسیارەکەت بۆ کێیە عبدالرزاق نهێلی پرسیارم بوو ڕێنجبەری ئەگەر هات و سباهی بوو پەرلەمانتار بژن پشکاشیر یا جهت گذاری هەرێما کوردستانê سنûrê parêzgeha Duhokê ne û sınûrê parêzgeha Duhokê li devera wî bixuye ku bamarnê li devera Amêdiyê ew cihin ku dirêjehiya dîrokê salê pênciya da gelek pêşkefti bûn ev cihe heta nûke yek projê guzarî serasê hikûmeta Herêma Kurdistanê nehatiye jêbecîkirin fêrê tu dê çikey wekû kertê geşt û guzarê ku xelkê parêzgeha Duhokê mifadar bît rêja bêkariyê li wê deverê caratbêjin kêm bibînin سپاس زۆر سپاس دوای ئەو کێ پرسیارەیە فەرمونون زۆر سپاس ئەسانە سەحمەدم پرسیارە من بۆ مامۆستا ڕێنجبەریە ئەرێ ئەگەر هات و دەنگت خەلکی بدەستخۆڤەئینان
بۆ پەرلەمانتار لە پەرلەمانی کوردستانێ دێ چه هەبیتم بۆ پێشمەرگەی ڕوولەوی دێ چ بیتم بۆ پێشمەرگەی چونکە پێشمەرگەی زۆر خەبات کردە زۆر قوربانی داینە بۆ یەکە مەبرکەب ئازادانە لە ملەتێت خۆبژین زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوەش کەیتر پرسیاری هەیە یەک پرسیاری دیکەش باوەرگرین لەم خاتونانە فەرمونون فەرمو ناوی من شەیمایە بەس پرسیاران بۆ سەیدای ڕێنجبەرە بەس یا بیژمێ بچی پارتی gelek پشتبەستنە ئەنجامن هەلبژاردنان دیکەن عفوم کە پرسیارەکە دووبارە بچی پارتی gelek پشتبەستنە ئەنجامان هەلبژاردنان دیکەن باشە زۆر سپاس کێ لێەوە پرسیاری هەیە بۆ خاتو ڕۆبینە فەرمو پرسیارە من بۆ خاتون ڕۆبینایە طبعا وەکی بێژن هەرێکش ناوچی بوو نام ڕۆمێلە پرسیارە بۆ خاتون ڕۆبینایە بەڵێ طبعا ئەس ئێکیش ئاکنجێ دەبەرە ئاکرێمە باشە نهل منطقة نهلي بالضبط از بجمع روبيناي يعني هكرتو افخل ك دنك داتا تو سر كفتي تو تشا برلماني ما يك داخص التهيا اوجي داف ما قالك مهمة ريكك ما هي يعني الجندة باكر من حتى جيتا جندة فران اهله بلا او ريك بو ما تشيك انا چند سالا يتشيكري وقير ناكري يعني پەرلەمان ئەتوانێت ینی ڕێگە چاک بکات زۆر دەتوانێت بەڕێز ینی تێکەلە کری و یەکێکری درێژایە 25 حتا 30 کیلومترانە باشە مەبەستەوەی ئەوان پرۆژە یاسایەک تەقدیم بکەن یان دەنگی ئێوە بگەێنن کێشەکەتان بە پەرلەمان خۆی خۆت ئەزانی دەسەڵاتێکە دوو کاری سەرەکیەکات یاسادانان و چاودێریکردنی حکوومەت بۆ جێبەجێکردنی ئەوانی کە بۆی ناردوون بەێ بەڕێز چونکی من بێت ئیشارەت بێرە دەبدەم ئەو ڕێک یعنی نەگوندەک لەسرە هەفت حتا هەشت نە گوندێ يعني يلسر ويركي وخالل بيجرينتر تبارك سياحية يعني قالك تينا ويري بيجن امبر ويركي نشم جينا وانجا وجبلا تنجب ما بينا برلماني بو افريكا بو ماتشيكن زۆر سپاس باشە مادام ئێستا کەس پرسیار ناکە ئەگەر کەسێک پرسیاری هەبوو کاتێک چایەکمان خواردەوە ئەتوانێت پرسیارەکەی بکات باشە خاتو ڕۆبینە با لە تۆ دەست پێ بکەین ینی لە ئەخیر قسەوە دەست پێەکەین باسی ئەو ڕێگەیی کرد ئێوە لە پەرلەمان ئەتوانن هیچیان بۆ بکەن خۆ یعنی دیارە مامۆستا شول و کارت پەرلەمانێ چێکردنا ڕێگە و خانی و بنیادنان نییە ڕاستی بەس گەهندنا گل و گازندت خەلکی و شولکردنا سەر پرۆژەیە ئەزیش سوزە و پەیمانێ نادەم ئەس بژمی لا ڕێکە دێتە چێکردن بەس ئەگەر هات و ئەس چوومە پەرلەمان دێ تەکیدی سەروێ ڕێکێکەم مشروعك تايبد من هابيتن شو كاس بخو خلكي منطقه ما هاش گوندك يعني بەشێکی زۆری ئەوەی کە هاوڵاتیان بەغەڵت لە ئیشی پەرلەمانتیە گەیشتون ئەو ترێت خەتای کاندیدەکانە چکە کاتێک وعد و سۆزی ئەدا بە خەڵک وازانیە بێ بە ڕئیسی حکوومەت نازانیە بێ بە پەرلەمانتار ئەم کاکە بەڕێزش کاکە ڕۆمێڵ ئاماژەی بەوە کە ئەڵێت ئێوە لە پەرلەمان ئەتوانن ڕێگەکەمان بۆ چاکەن لە کاتێک ئەمە ئیشی پەرلەمانیە کەواتە تۆ چۆن ناوکاریانەکە مەبەستی ڕۆمێل ئەوە یعنی پرۆژەکە بگەهێتە پەرلەمان کار بهێتەکردن لەسەر ینی ڕاستی باشە چونکی هەموو پەرلەماناوی تۆ خۆتەواکەی ئەکیت ئەسا پرۆژە دەگەهێنم باشە پرسیاری دیکەیان کردبوو لە مامۆستا ڕەنجبەر ینی ئەگەر خەڵەت تێ نەگەیشت بێتن لە پرسیارەکەی وتی بۆچی ئێوە ینی سوور بوون لەسەر مووسەر بوون لەسەرەوەی کاڵبژاردن ئەنجام بدرێت وەکو پارتی بەڵێ طبعا پارتی بوچی یا کە بژن مصر بوو لەسەر ئەنجامدنەوە هەڵبژاردنەوە لەێدرێکدا حقیقەتێکی هەیە لازم خەڵکێک بزانێتن ئەوژی ئەڤە بووە پارتی هەست بەرپرسایەتێت کردن بەرامبەری خەڵکی کوردستانیش بەرک و تەجروبە ئەف 4 ساڵێت بوری وەل پارتی دیموکراتی کوردستان کرد وەل خەڵکی کوردستانی کرد کە تەنیا پارتی دیموکراتی کوردستان خوددانە ئەوی ملەتیە و هەست بەرپرسایەتێت کەتن نابژم 100 بەست کە پشکا شێری یا بەرپرسایەتی بەرپارتی دیموکراتی کوردستانت کەوتن گەڕێزیت من بۆ هەندێک لایەنێت دی ئەس دێ بەڵگەوە بوو برای خۆینم یەکیشوانە ئەوە بوو نمونە شەڕێ داعشێدا هەمی زانن کە حسا یا شەڕی یا مازن بەرپارتی دیموکراتی کوردستان کرد ماسترین مزەیەدە لەسەر پارتی دیموکراتی کوردستان هات نەکردن لە شنگاری و گەلێک دەڤێتی فی سەبیلی هەندێک پارتی بشکێنن هەروەسا ئەگەر تو بێیت قەیران و ئابووری دا پارتی تا کە حەزب بۆ تحمل مەسئولیەتی کردی و بەرامبەر ئێش و ئازارت
ملت خوات جرأت قلت أم هست برپرسياتيت كانوا أم تحملها مسؤوليات يجد كان هر وصل بارتي بوتاك حزب ماي الأخيرة فان همي مؤامرات وفان قيرانا برسنج حشد شعبي قرتي والبردي وسحيلات درسك نشادوي وتا بارتي هست برپرسياتيت كدن برانبر خلقي خو سرفي بنياتي دولة الدوروبر قال هندك هزت ناف خوي قال بغداد ادفيا فراغ دستوري الهرم كردستان درست كندا سرفي بنياتي بارتي ديمقراطي كردستان يوم الصرب هالبجرتن بهنا كرن بود باربون باوريبون خلقي ودرزبون بركي ما بين خلقي ودس حالات دا سر افي انجامي بارتي باوري خلقي خوي الهرم كردستان يول هيفيا وروجي كو اف كاسيان خيانات كيري واف لا نجبر برساتي رافين با جاوي روجي دي ان شاء الله الروجه هالبجرتن ودان باشا ما هو صار نجبر لخصا كانت اماجد باودا كحصي شێر پشکی شێر زۆرترین بەرپرسیارەتی لە ڕوبەڕووبوونەوەی داعش وەکو خۆ دوتت لە ڕوبەڕووبوونەوەی حەشتی شعبی وەکو خۆت ئاماژت پێدا بەر پارتی کەوتووە باشە هەر ئەمەوان ناکە کە بەرپرسیارەتی پارتی بەرامبەر بە پێشمەرگە وەکو یەکێ لە پرسیارەکان بوو زیاتر بێت هەست ناکەن ئەوانەی لە شەڕەکانە شەهید بوون لەوانەی لە شەڕەکانە بریندار بوون یعنی وەکو پێویستییان بۆ نەکراوە بەڵام بۆڵام دانەوەی ئەمە هاوڕیانم پێمەڵەن گەیشتونێتە چایخانەیەک چایەکە خۆینەوە بەدەم چای خواردنەوە وەڵامم دەراوە پاشا بەڵێ عزیزانم دووبارە سڵاوتان لێبێت دابەزیمین لە پاسەکە بەڵام پاسەکە بەجێی نەیەشتوین بەردەوامین لە بەرنامەکەمان لەگەڵم هاوڕێیانە و لەگەڵم دوو کاندیدە بەڕێزەش بەردەوامی دەین بە پاسی هەڵبژاردن مامۆستا رنجبەر دوو پرسیارت لێ کرات زۆر بە کورتی ئەڵەمێکیان سەبارەت بە پرۆژەی گەشتیاری و گەشت و گوزاری بوو ئەوی دیکە سەبارەت بە پێشمەرگە بوو گەر وەڵامیان بدەیتەوە سەبارەت بسیارە بەحسێ دەڤەرە ئۆمێدی کردی پروژەن گەشتیاری بێشێک دەڤەرە ئۆمێدی هەمی دەوروبەرێت خۆ بەشش دەڤەرە شەلە دەزیێ بگرە و قەدش و سەرسنگ و بۆمەرنێەوە و منطقە دوسکی ئەمەد بێژینێ كوني ماسية أبا همي ديوريك رب العالمين والدفع يعني جينجها يا خوش أبو جشتو جزرية ليه حتى كان بشين بروجين جشتياري الأفيد دفري دروس بكنفا ما بيدفيو بسقم جريك يا أمني هاي أبي منطقة بداخوة يعني من المليونية دنافرا باكيكي وتركيا كتسر أبي منطقة روجانات بمبا باران كرن أبا السبب كانوا هلد أبدا فرا بهنا أبدا كرن بس سر راي أبي چنده ما في خلق أبي دفرية في غازندي بكتنجبركو بيدفيا سركرداتيو سياسية كردستاني بهت سر خطية چونكو خلق كي بيجلا كي مازن الأبي دفري بيكارة بيشوله أجر تاجر ريكك بوفي خلقي وقف بيكارية لأبي منطقة نميني تبا عندك بروجين جشتياري بهنا درس كرن مينا باركانا مينا مذبحانا مينا بيجن مدينة سياحينا جبوية كي جنج الدفري دوري خوب بالنفا كنت كارتي طيبة دا كار بكن بمنطقة همو 4 سال جاريك دهۆکیەکان دەنگدەرەکان چەند کەسە نێرنە پەرلەمانی کوردستان بە دەنگی خۆیان بله خلقي دوكي طبعا اگر تو بيسحكي الكردستان بوزنها البجرتنا يا فكريه مرشينا كا چند دوكينا يا چند توليرينا يعني بس السروا هي نزيكي 18 تا 20 راست اچيت 20 حتى 23 شوين يعني 20 حتى 23 برلمانتار تا استان نيتوانيوا يعني هند بروجي اسبات برلمان كبيكاريش لمنطقة كم بيتها خلقي أتقارا قال أمد رازقو بين قال خلقي خو 2 صالة درجة برلمانية قرتي بوش بر أو بارودو خسياسي بر لو 2 صالة ترادايكي مريز بوان برلمانتار هاي يدبري ملودكي كاريه كيري بس أصل طموح خلقي دهوكي نبوينا خلقي دهوكي أبروكي خو مقدورة بينتن شكو دهوك هكرتو بي سحكي مولا أو ورايا دهوك بايتخت الشهيدة دهوك يعني لون قدوش ورشنا أبروكي جنج دهوكي يتجهشنا ردايكي دي خدمات فيتن يعني درشمانه خلاص بيدوية كانديد قال خلقي خويا رازقو بدل طيبتي الدهوكي قالك سوزو وعدت يديرش راسيه بوجنج الدهوكي تواتينا دون جنج الدهوكي افريقيا محتاج هندي اكو افريقيا دي راستي بهتت ناف ميدان كاري دو كار بكذا ومن خلوص تشتغلي بالله ما مستعد الراست مثلا تسيدت بس بحث جنج الدهوكي تاعي مثلا سري كردستان في مشكلتها يعني بلا انفعال مثلا باغبين كافكيشه مثلا سري كردستان هي مش محاولة بيكون بوغان كانديدا كفعلا جارت شوي هيش شلناها تيكرن نجان ديجلي وجازن ددوان بلا ريك خربين وكو جنابته وكو كمان أجر هاتو بتشتا برلماني كاربو يعني مقاطع برلمانتاركاني ترك للرجاي دنجي ديوكيا كانوا وشونة برلماني كردستان مقصر بون برامبر بدوك
مقصر نبوينا بس از باورم حتى رادك باش نبوينا راستي قالوا غازنده كواتا مقصر بون. حتى حدك تزاني كاك يقدر تبينك من سر خفنا روبينوي هاي اوجي وقت ام بحث جنج الدهوك كاين ما في جنج الدهوك اجبركو مساله كوريجيه اگر تو به كار الكيري راسته من رئيس بو همي جنج كردستان هاي بس بختي عند بجين جنج الدهوك ما بستعمل فيريتشيه رجا خدمت گزاري الدهوك يا كيما خدمت گزاري حالت كاري برفرهت كتن وقت رجا بەڵام زۆر قسە لەسەرەوە ئاکرێ وترێ پارتی دیموکراتی کوردستان یعنی ئەمڕۆ یەکێک لە ناو بازار پێی وتم دهۆک قەڵای پارتیە ئەی باشە یعنی ئەمە کەم تەرخەمی پارتیە کە لێرە گەنجەکان وەکو پێویست خزمەت نەکراون شارەکە وەکو پێویست خزمەت نەکراوە یان مەسەلە چییە؟ مسألة طبعا اگر تو به سحكي بارتي ديمقراطي كردستان برانبري خلق دهوكي امد بيجين تحملها مسؤولية كتن چون بارتي ديمقراطي كردستان حزب دسالات الدفرا دهوكي جنج دهوكي غازندا خو قلا خو اش حكومت كان درجه هيك وبدرجه دوش بارتي ديمقراطي كردستان كان راستا بارتي ديمقراطي كردستان بدري كده دسالات غازندا جنج دهوكي جي اش دسالات وام خويا چون باوري تاكا حزب جنج الدهوكي باوري به هاي بشويه كي برفرها بارتيا ما في جنج الدهوكي غازندجيش بارتي كان راست بلا ما مستوى بس مشكلة اللي ردا جنج أوا جنج ما همو حسكت بيشتا البارتي حكومتي دوام بكت أما كيشية يعني اعتيادية أبا كيشية راستا يعني هج دولة الدنيا يدانينا هريك خارج بيتن مثلا يد كلية بيتن آن معهد بيتن بيتا دا مزرندن بس تشتي باشا أوا دبيم سر كار بكين كارتين تايبت هبن بجنجد ما وامتيازات كارتة حكومي بوانش بين دابين كردن مثلا يعني الحكومة 20 صالة 25 صالة تنا خانين كردن بس عاملة كيبان جنجا او الرشول كان 20 صالة الكافيتريا كي بيتن فيش امتيازات حقوق نينا باشا يعني یەکێک لەو شتانەی قسەی لەسەرەکرێت امتیازاتی پەرلەمانتارە ڕاستە ئەگەر ئێوە متمانەیان سقەی دەنگەرتان بەدەستێنا و چوونە پەرلەمان يعني ئەوترێت تەمەنی 30 ساڵە ئەبێ بە 34 ساڵ خانەنشی نەکرێت بە معاشێکی باشی 5 ملیۆنی و 6 ملیۆنی تۆ لەگەڵ ئەمە ئەگەر بشتە پەرلەمان ئەزگەل ئەبێدانیمە دەبی بڕێکە یاسا بهێنە خانەنشینکردن وەکو تەمەن ینی بچێتەوە سەرکاری پێشتر چ کارێکی بۆ بچێتەوە سەر ئەگەر تەمەنی ڕێگەی پێدا تۆ چێڵی لەو بارەوە ینی هەست ناکەی 7 ملیۆن و 8 ملیۆن بۆ پەرلەمانتار لە مانگێکە زۆرە لە کاتێکە جاری وا هەیە لە 48 مانگەکە کە لە پەرلەمانە 3 جار بەشداری کارایی نەبووە ڕاستە ئەسڵن هەیەە مەشغوڵە بۆ مۆبایلەکەیەوە نازانم ئەیانە خەریکی ڕسمکردنە تزاني كوكيوتغار خلقي كردستان اگر تو به سحكي خلقي كردستان خدمتش اندام برلماني دبتن كارش اندام برلماني دبتن برلمان بو يدنيونري بالضبط الفيدر كي اگر اندام برلماني است طموح خلقي بيتن والاست ينراتيو خلقي بتود ناب خلقي خدا بتن بري خلقي ناك في 7 مليون راتب اندام برلماني جبركو اندام برلماني ازد قال هندينين خدان مشاكل زبالوح بتن بس نفس الوقت ازد قال هندي جنين هند صفقاتي اندام برلماني بيتك جبركو برلمان بلنترين دسالات دولت نينري خلقيه وقت اسنري خلقي كيبم بدوی باوریت ما برامنو و دنگ درمن دا یا پیز بیتن اوه یک یا دوی از تمنایت که وقتی اش پارلمانی زفرم بمجه باری خلکی بشم پارلمانی جاره کدی بهمت نف زانکوی دا و خدمت خلکی بکمش برکو من حزو فیانه کمازن هتناف زانکوی دا های چون هم بو پارلمانی اسبکی ارکک ادبینم یعنی اس نابینم امتیازک اس ادبینم خدمتک زور بکورتی اگر پیم بلی بۆچی خەڵک ناڵێم متمانی بە پەرلەمان نەماوە چونکە ئەوەی وای کردووە خەڵک متمانی بە پەرلەمان نەبێ پەرلەمانتارەکانە ڕاستە بۆ متمانی بە کاندید نییە پێی وایە و وعدانە هەر فترەیەکن و نامێنن كاك يادگار بيدفيا كان اف مسؤوليتات كبيده سر ملت كانديد بخو وخلقي ماجد بيدفيا يهشيار بيد ايدي اف كانديد هيتن برجر علامه قد قطيت تو جنجا كن كدو جتت نف مالوي دو بيدفيا جنجمه ايدي بزانيتن شو له برلماني شي وشو له حكومتي شي صدها كانديد شنو نف خلقي كده وعده وعوده شو له حكمتي الدنا خلقي دي فرعيتا غير كام دي تعيين كام دي نظام كام بلا خلقك بزانيت اف نكاري برلماني تاريه برلماني كاري ابا بشت ياساي كبدار جتن مراقبه كاري حكومتي بكتن تبي خلكي يعني بالشارع بيتن وبظني كاري برلمان اونيه جيب جيكرنا شارع او خاني وافداني افانيه راس بلام خلق متماني كم متمانه دبي بيتن راسته متمانه كم بتو اجنب باندام تبرينو كيت شنو برلماني زور وعد وعوده داينا خلكي دنگي خوب دنما اگر هاتو ام شنو برلماني ده بهمون كاين خاني ده بونغ تشيكين قطعه دين عردي دي تشيكن زور جارسنو كوك هلمتها البجارتن سردان خلكيت كم بجنا من ما تو دي بوما تشيكي يدبرينو كتشنا كرينا
یعنی ڕاستی خۆشببختانە ئێستا لەبەرەوەی کامێرا هەیە لەبەرەوەی کامێرا هەیە تەسویرەکرێت کاندیدەکان ناتوانن کۆمەڵێک بەڵێن بدەن کە دواتر ناتوانن جێبەجێ بکەن چکە دواتر لە تەلەڤیزیۆن بۆیان لێدرێتەوە چینە لای و خاتونە باوانیش بەشداری کەم فەرموو ناوی خۆت ئەس هەلینکە هی وەکو قوتابیەک تە چ بوو گەنجە هەیە چ بارنامەج کو بوو دەرچوێن زانکوێ و گەنجێت بگوهەکە پرسیارێکی تریش هەبوو تا ئێستا وەڵام من نەداتەوە بۆ وەڵام درەوەی پێشمەرگەش وەڵام دەیتەوە اینجا وەڵامی ئەو خاتونم طبعا سەبارەتی پێشمەرگەی ئەف پرۆژە دەستی من دو هەیە پێشمەرگەی من کارە سەر هەندێکیری بۆ دادپەروەریەک دابەشکردنەوە موچەیدا هەبێتە نافرازیت پێشمەرگەیدا بلا ئەم ڕازگۆ بین پێشمەرگەی هەیە ئەڤرۆکە کوژمەکی ڕاتبی وەرگریتن نزیکی 400 هزار نفسی پلە پێشمەرگەیەکی دی هەی 700 هزار وەرگریتن ئەvە دەر ئەنجامی هەندێ حتانوکە وەزارەتە پێشمەرگەی نەبووە وەزارەتەکە سیستەماتیکی بالضبط ئەvە یەک دو هەمیشیانت خود سەرویش هەندێک کارکن کو پێشمەرگەی ڕۆژێک هەبێت ڕۆژە پێشمەرگەی کوردستان ببیتە ڕۆژەکە فەرمی کار سەر هەندێکی ئەگەر تۆ بتوانی پرۆژە یاسایەک تەقدیم کەی چ ڕۆژێکەکەی بە ڕۆژی پێشمەرگە ڕۆژە دەستپێکردنە شوڕەشە ئەیلوڵ ئامازن بۆ چونە من بۆ گەنجا و بۆ دەرچوێ زانکۆیە ئەگەر ئێدی ئەم هەزرت خۆبکەینەوە و گەنجیت خۆ ڕازگۆ بینت گەل حکوومەتی ئێدی ئەو تااقەتە نامایە ئەوان گەنجە هەمی بدامەزرین پێوی ئەم هەمی فوکسا خۆ بخینە سەر هەندێ پێگیریە کارتێت تایبەت بکەین بۆ یەکە دەرفەتێت کاری بۆ گەنجا بکات و بۆ دەرچوێ زانکۆ بکات هەمان کاتدا پێوی ئەمە گارانتی بۆ کردی تایبەتجی هەبێت و گارانتی بۆوان گەنجاژی هەبێتن کۆ سندوقەکە خانە نشینی هەبێتن سبهی ئەو گەنجە خانە نشینە خوشبێرکی وەرگێت و محتاجی بخۆمەتی نەمێنێتن رژیان بسیارم بۆ خانم ڕۆبینایە کویادیا ڕۆبینایە gelek biyavê afredan da kar kiriye eger hat û robîna şiya biçîte parlemanî aya projeyê dê bo afretan çi bît nebez bo afretar wesa bû gencan jî xala duê aya bûçî li Herêma Kurdistanê afretên pile taybet wateb Reza Wezîrî an endam afo Reza Wezîrî û pitir bûçî me li Kurdistanê nîne bûçe eger dizavrînî bûçî me nîne yani kabînê hikûmeta esa kabîneyekî piyawane bo yek jinî taqanîtiya بله مامۆستا ڕاستە مثلا وەکو ئافرەت پلێن تایبەت بەشدار نەبووی لە کابینە چووی مە بەس ئەیک ئافرەتی هەی بەس سەرڕای هەندێرە معناو نەبووی هیچ جیاسە نەبووی بەس ئافرەتێکی هەبیتن چونکی ڕێژە ئافرەتی دیارکرێت حکوومەتێدا سی هێستادێ بۆ ئافرەتی هاتیە تەرخانکردن کە ئافرەت بشێت دەورە خۆ ببینیتن لە حکوومەتێدا پرسیارە دوێ ڕژیانخانێ ئەوە مەتەن بژدی چکەی بۆ ئافرەتان نوکی ئەس باورم ئافرەتە هیچ جیاوازیەکی نییە گەل زەڵام ئەن گەنج گەل ئەو یعنی ئەم حەسکە مۆکو ئافرەتێ مافەوەی یەکسان ببیت و دەورێ خوب ببینیت وەکو چەند گرنگە ئەگەر تۆ هاوڕێکانت لە ژنان لە ئافرەتان دەرچوون بۆ پەرلەمان پشتی یەک بگرن نەک دژی یەکتر کار بکەم طبیعی تأكيد زۆر باشە ئەگەر ئەم بهێن وەکو کۆمەکە ئافرەتن ئەن وێنەرێت پەرلەمانێ ببینە یەک دەنگ یەک هەلوێست و بشێن ئەست و طموحت خەلکی مەوان ئافرەتت مە جێبەجێ بکەین ئێستا کاتیەوەی وردە وردە بجوڵێن بەرەو پاسەکە بەڵام بەر لەوەی بجوڵێن بەرەو پاسەکە ئێوە هەر یەک لە ئێوە بانگەشە بۆ خۆتان بکەن ئاماژە بە چەند خاڵێک بدەن لە ڕۆبیناخانەوە بە یارمەتی مامۆستا دەست پێ یەکەم ناوی خۆت ناوی لیستەکەت و ژمارەکەی و ژمارەی خۆت و بۆچی دەنگت پێ بدەن ڕۆبینە و یەملک عزیز بەربژێرە بۆ پەرلەمانە کوردستانی سەر لیستە هاوپەیمانیەکەتینەتەوە 368 ژمارە من سێ ئەگەر هاتوون گومەتمانە داف من کە ئەس بچمە پەرلەمانێ و خۆ من مڕەشەح کردێ بۆ پەرلەمانێ بۆیەکێ ئەمیش وەکو گەلێ مە بەبێ جیاوازی و پێک بەژیانێ دیار ببیتە لە ناف کوردستان و دەربە کوردستانێ ئەویش دەنگدانە هەنگوو بۆ منە وەکو پێکاتەکە مەسیحی و دەکارکەن بۆ ئێکێ بەبێ جیاوازی نافهام و ئولو ئاینت کوردستانەدا أنا روبينا ويملك عزيزيون مرشحا برلمان كردستان القائم التحالف الوحدة القومية رقم طلمو اشتي 8 رقم ديبي إلى 3 طلابا من كل خزيانات قد يويت قالي قابان دمصين أو ذن خزمة قلاخون برلمان لا جداية قد كل خزيان مخبسرياني كلداني عاشوري زور سپاس ما مسترنجبر ناوي خود ناوی لیستەکەت و ژمارەی خۆت بۆ دەنگت پێ بدەن فەرموو ئەس ڕێنجبەر جەمیل شێخ و بۆمەرنی کاندیدە ژمارە 86 سەر لیستە پارتی دموکراتی کوردستان یا ژمارە 183
دەخوازی کەم دەنگی خۆ بدەنە من ji ber ku 12 ساڵت خزمەتە قانونی و دستوری دەبێمە پەرلەمانی و ئێخمەت خزمەتە هەوەدا هەمان کادا دەخوازش گەنجات کەم بمینەرێ گەنجال پەرلەمانی دەنگی گەنجا بێنە نەفۆڵە پەرلەمانی و ئێدی گەنج ڕۆڵی خود دەسەڵات و سیاسیدا ببینیتن هەر وەسا دەخوازش پێشمەرگی قەهرەمان دەکەین ئەفروحە کوردستانی یا جەرگی هەوەدا مەکارێ سەرکردی بێنە نەفۆڵە پەرلەمانی و هاوکێنە پێشمەرگین کوردستانی هەمی ڕۆمانە پەیوێ زۆر سپاس مادەینە بن بجوڵین با بڕۆین بەرەو پاسەکە فەرموون. بەڵێ عزیزان دوایەوەی چایەکمان خواردەوە دووبارە سڵاوتان لێبێت ئێستاشە چمە لای تروسکە هاوکارم تروسکە لە ستۆدیۆی ناوەندە کۆمەڵێک بابەتی سەرنجڕاکێشی لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە سەوشەڵ مێدیا بۆ ئامادە کردوین با بزانین تروسکە چیتان لایە و شاشە بۆ ئێوەیە فەرموون. یادیارم کاتتان باش سڵاو لە خۆت و میوانەکانیشت بۆم باسە گەرمانی ئێوە منیش کۆمەڵێک بابەتی گەرمم لە تۆڕە کۆمەڵایەتەکان کۆ کردوتەوە لەگەڵم بن لەگەڵ بینەران پێشکەشتانی دەکەم وەکەمیشە لە فەیسبوکەوە دەست پێ دەکەم لە بەرنامەی هەڵبژێری کوردستان 24 کاندیدێکی پارتی دیموکراتی کوردستان دەڵێ ناهێڵم موچەی پەرلەمانتار 8 میلیۆن بێت و موچەی خانەنشین 300,000 دینار. ئەو ڤیددیۆی لە هەژماری فەیسبوکی کوردستان 24دا زۆرترین قسە و باسی بە دوای خۆی داهێناوە بەکاربەران ڕای خۆیان لەسەر ئەو قسەیە نووسیوە. بەکاربەرێک بە ناوی ڕێدار شێخانی دەڵێ هیچ پەرلەمانتارێک بەبێ ئۆکێ حیزبەکەی ناتوانێت هیچ کارێک بکات و لە ئێستاوە بەڵێنیوە بە خەڵک مەدەن. بەکاربەرێکی دیکە بە ناوی ڕێبەر حاجی بە زمانێکی کۆمێدی و توانجەوە دەڵێ هیچ پەرلەمانتارێک بە مانگی 500,000 دینار خۆی کاندید ناکات و ناچێتە پەرلەمان هەر بۆیە ئەگەر موچەی پەرلەمانتاران کەم بکرێتەوە دەبێت لە بەنگلادێشەوە پەرلەمانتار بۆ کوردستان بێنن. بەکاربەرێکی دیکە بەناوی فریاد ڕایەکی مامناوەندی هەیە و دەڵێ خانەنشین و پەرلەمانتار پێویست ناکات جیاوازی موچەیان زۆر بێ با پەرلەمانتاران جیاوازی موچەکانیان کەم بکەنەوە بەڵێنێک نەدەن کە دوایی پەرلەمانتارەکانی دیکە لەگەڵی نەبن و دەنگ نەهێننەوە. بە هەر حاڵەوە گەرمترین بابەت بوو لە فەیسبوکدا من بۆ ئێوەم دەستنیشان کردبوو دەچینە تویتەر لە تویتەریش دیارە کاردانەوەکان لەسەر بانگەشەی هەڵبژاردنەکان و گۆڕانکاریەکانی ئەم چەند ڕۆژەی ڕابردوو لە نێو هەندێک لە لیست و قەوارەکاندا سەرنجی هەمووانی بۆ لای خۆی ڕاکێشاوە بە گفتوگۆی زۆریشی لێکەوتێتەوە بۆ نمونە یادگار گەرمترین باسەکان هێشتا لەسەر چوونەوەی سەرۆکی هاوپەیمانیە بۆ نێو یەکێتی و ئەوە ژڕێک ئەو پەیامە دەگەێنێت کە هاوڵاتیان لە شۆک نەهاتوونەتە دەر ئەوە ژوای کردو کە زۆرترین توانج لەسەر ئەو بابەتە لێ بدرێت. بەکاربەرێک بە ناوی شاهین دەڵێ پێدەچێت جەماعەتی هاوپەیمانی لە قەفەسدا بند کرابن ئێستش کە هەست دەکەن ئەو مافیان لێ زەوت کراوە سەرۆکی لیستەکەشیان جێ هێشتون هەست بە کۆی لەبوون دەکەن و مافی بەشداریان لێ زەوت کرابوو خۆیان بڕیاریان داوە بەشداری هەڵبژاردنەکان بکەن. لەلایەکی دیکەوە لەسەر هەمان پرس بەکاربەرێکی دیکە بە ناوی هێمن بە توانجەوە هەر لەسەر بابەتی گەڕانەوەی سەرۆکی هاوپەیمانی بۆ ناو یەکێتی دەڵێ قازانجی چێپیا و هەموو دنیاش بباتەوە بەڵام لە کۆتاییدا خۆی بدۆڕێنێ. ئەوەش گەرمترین بابەتەکان بووکە لە تویتەر بە شێوەیەکی گشتی دانرا بوو جگە لەمانە بۆ ئەم شەو بڕیارم داوە کە چەند بابەتێکیش لە میدیای نێودەوڵەتی هەڵبژێرم دیارە ئەم هەڵبژاردنە و پێگەی هەرێمی کوردستان هەم لە عێراق و هەم لە ناوچەکەوای کردوکە یادگار ئەو پرسە بەلای میدیای نێودەوڵەتیشەوە زۆر گرنگ بێ یەکێک لەو گرنگیانش بوونی پێکاتە جیاوازەکانە لە هەرێمی کوردستاندا و ئەو سەقامگیری و ئاشتەوایی کە بۆتە هۆی ئەوەی کە پێکاتەکانیش بە لیست و قەوارەی تایبەت بخۆیان بانگەشە بۆ کاندیدانی خۆیان بکەن بۆ بەدەستێنانی کورسەکانی پەرلەمان. هەر بۆیە ئەو میدیای نێودەوڵەتیانە لە هەموو گۆشەنیگایەکەوە شرۆڤی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان دەکەن بۆ نمونە ئاژانسێکی هەواڵی ڤاتیکان لە بەرەبەری هەڵبژاردنەکاندا و لە میانی بانگەشەکاندا لە راپۆرتێکی چڕوپڕدا ئاماژەی خستۆتە سەر بەشداری پێکاتەکان بەتایبەت پێکاتی کریستیان و ڕکابەری 18 کاندیدی ئەو پێکاتەیە لەسەر 5 کورسی پەرلەمانی کوردستان هاوکات باز لەوەش دەکات کە ژمارەیەکی دیکەش لەسەر پشکی حیزبەکان کاندیدن و ئەگەری سەرکەوتنیان زۆرە. لە کۆتاییشدا پوختەیەکی لە هەڵبژاردنەکان و کاتی بەڕێوەچوونی و ژمارەی گشتی کورسەکانیش خستۆتە ڕوو. لە راپۆرتێکی دیکەدا سنتەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ راپۆرت و لێکۆڵینەوە سەرنجی خستۆتە سەر بانگشەی هەڵبژاردنەکان لەلایەن لیست و قەوارە سیاسەکان و ئەو سەقامگیریەکە لە هەرێمی کوردستاندا هەیە و ئەو سەرکەوتنێکە لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقدا بە دیاریکراوی پارتی دیموکراتی کوردستان بەدەستێناوە. لە پاڵەوەشدا یادگار لە کۆمەڵێک ڕەهەندی جیاوازەوە دۆخی هەرێمی کوردستان و هەڵبژاردنەکانی شی کردوتەوە و لەسەر داهاتووی هەرێم و پرۆژە و هەنگاوەکانی بەردەم حکوومەتی هەرێمی کوردستان
کۆمەڵێک سەرنجی باشی خستۆتە بەرباس بە شێوەیەکی گشتی بابەتەکانی بەرنامەی ئەم جارەمان کۆتایی پێهاتەوە گەرمترین بابەتەکان بوون دەمەوێت جارێکی دیکە ئاماژە بە بینەران بدەمەوە کە دەتوانن بە هاشتەگی کوردستان دەنگ دەدا بەشدار بن ڕاو سەرنجەکانتان بۆ ئێمە بخەنە ڕوو بێگومان ئێمەش دەتان بینین و بەشدارتان دەکەین لەم بڕگەی بەرنامەکەماندا دەگەڕێمەوە لای ئێوە و لای بینەران و میوانەکان و درێژە بە بەرنامەکەتان. بەڵێ زۆر سپاس تروسکە سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ ئەو بابەتانەی کە بۆ ئێمە و بۆ بینەرانت گواستەوە ئێمە لێرە چەند خولەکێکی کەممان ماوە لاگەڵ هەردوو کاندید بەردەوامە بین مامۆستا ڕێنجبەر با لە جەنابتانەوە دەست پێ بکەین دیارە یەکێک لەو شتانەی کە لێرە چەند جارێکە من گوێم لێک بێت باسەکرێت مەسلەی تەشیرە بە کاندیدەکان یعنی ئەوترێت معاناتیان هەیە بۆ زۆر جار پۆستەرەکانیان ئەدڕێنرێت ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە و پەیامت چیە لەو بارەیەوە؟ قناعت من از تشیری نو بینم کاندیدی هادیه کردن یعنی از خوب کاندیدا هر جایی که از چه میپرز و تقدیر خلقی پیشوازی آل مگری بدن جوازی های بدنش کاندیدا که بکاندیدا کردی از سوی نزانم سبارد دراندنا پوستر دهو که پراستی خلق یک تراده کی حقه جور کاندیدا که درکت یعنی ازعاج خلقیت کنه دلدانا پوستر یعنی معقولین بدوی با کمیسیون همه هنگید گل روش بلدیه هندک جهد است نشان کربون با پوستر دو ازعاج خلقینه با ابرو که اگر دبي سحكي جادة الدهوكي وفلك الدهوكي ورصيف الدهوكي هم يقدرتين عندك خلقي هي احتمالش عاجز ياخذها تاخذ بوستر تبو يدراندي لا حتى بوستر بلاو كردو توا من بلاو كريم بس رجاك اوكي زور باشا خاتو روبينا مەسلەیەکی ترکە یەکێک لە کاندیدەکان هەر لە کردوێتی بەرنامەی کارەکەی ئەوەیە ئەڵێن کچانی کە تەمەنیان چۆتە سەرێ بوون بە 40 ساڵ و 45 ساڵ و 50 ساڵ زەواجیان نەکردووە تەنانەت ئەوتی حاڵەت نییە بۆ بە ظاهیرە بەڵێ يعني نسبة قەیرانە ئەفرەتێ زورە بەڵێ حسب چەند ئەمە مەسلەیەکە بوو بێتە خەمی تۆ لە بیبیتە پەرلەمان تأكيد بس يعني شين حتى حدك يسر شو الكين مثلا موچك بوان بهت دانان يعني كاربويك يعني تشجيعيان ناكن بو زواج بكن بچنە ماڵی خۆیان يعني راستي مسألة شخصية يعني معقول نية مثلا هم أفراد الدنيا إذا جانبك بيننا بتشتكي طبيعية يعني زور دولة الدنيا هر أصلا جانبك ناينن يعني مسألة شخصية يعني كلتورك أو بلاو بوتو حالتك إيجابية هیچ سلبياتي نية لداهاتوا حسب أو أفراد چونك أكيد مثلا أو أفراد حتى نوكمايا يعني شانس زواج هبوية بس أكيد قناعتوي وديدلوي وجيانوي أو فكرة دوينة هاتينا أخو همو أفراد أكيد يعني خازقيني بوتين شي جيانة بيك بينيتن بس أجر هاتو أفراد بريار جيانة ندتن هيج مشكلة نية بكيشانية باشا روبينا خان بيتوا يا در أتشي راستي حتى نوك ديار نية چونك أيش لسر رجا دنگ در أو آي چند از شم متمانه خلقی بدست خوب ببینم مهم لیره دانی الا او از در بچم اگر هاتو از در چوم از دی بما جهه باوری اگر از در هر ابي بنيونري خلق اكيد هس هر بوي ما ودي يعني صار نابي توا لا اكيد طبيعي تشتكي طبيعي چونك صد كانديدات هنا معقولني هر صد كانديدات در بچم بله ما وصل رنجبري ودرچن ان شاء الله مش بس بيزا گنجا و بيزا جماوری دی درچ درچ ان شاء الله گشبيني بوي كده گشبينم زورش باشا مامۆستا ڕێنجبەر جەمیل شێخ و بامەڕنی کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان واروە خات و ڕۆبینە ئۆیملێک عەزیز کاندیدی هاوپەیمانی یەکێتینەتەوەی کردانی سریانی ئاشووری سوپاس بۆ ئێوەش کە لە ناو پاسەکەمان بوون سوپاس بۆ جەنابتان سوپاس بۆ تەواوی ئەو میوانە عەزیزانە ئێمە وردە لە دوواوێستگەی پاسی هەڵبژاردن نزیک ئەبینەوە و بەرنامەکەمان کۆتایی پێهێنین بەڵێ بینەرانی عەزیز ڕێزی تەواوی هاوکارانم قبول بکەن کە ئێجگارمان بوون بەم بەرنامەیەوە تا پاسی هەڵبژاردنێکی دیکە ئێوە کوردستان لە ئەمانەتی خوارد.